واتەوە ئێستا تۆ داوایەکەی ئازادی ڕادەبڕینە؟ ئازادی ڕادەربڕین بە هەموو معنای کەلیمە ئازادی ڕادەربڕین نەک بۆ خۆشم، چونکە من حریصیشم لەسەرەوەی کابراایکی مارکسیش ئازادی ڕادەربڕینەکەی، چونکە من ئامادەشم لەوەی کە توندڕەوەکانی خۆمان کە خەڵک پێڵە توندڕەوی خۆمانی ئیسلامیانیش قەنەعەت پێ بکەم کە ئەویش بەشەرە وەکو ئێمە، کە خوای گەورە فەرمێ لا ئیکراها فی الدین لا نافیە للجنس، یعنی هەرچی نەوعێک بە هەر شێوەیەکی ئیکراه هەبێ ممنوع لە ئیسلامە بەکاریوێنی بەرامبەرێکی چکە. من چ باکم بۆیە تۆ فەلسەفەی هێگڵت وەرگرتو ئەو هی مارکسی وەرگرتو ئەوی ترهی ویلیام جیمسی وەرگرتو، قەنەعات بە یەکتریەکەین مەقسە لەسەر ئەماکەینەوە. واتە تا ئەو کاتەی کە شەریعە ئیسلام دێتە سەر حکم ئەویش کە خۆ دەڵی بەدەنگان هەموو کەسی ئازادە لەوەی هەرچێک بڵێ بە ڕای دەربڕین کفریشەوە. ئێمە پێمان ناخۆشە بەس خەڵک ئازادە، چونکە ئێمە ئازادیەکەی ئەو ناتوانانی زمانی خۆمان نادەین بۆ بڵین بەم زمانە قسە خۆی حڕەوە ئازادی خۆیت کە هاتیشینە سەر حکم ئەگەر فەرەز نامە جارە فەرزێکی زۆر دوورە فەرەز نەهاتیشینە سەر حکم خۆ کاتەش بە پێی قانونیەکە بێ محاسبە بکرێت. خۆ یەکێک ناڕوا لە خۆیەوە وەکو ئێستا ئارزووی لێ هەستایەکی ئازادەکە ئارزووی لێ یەکێک 20 ساڵە کاتەش کاکە خۆ حکمی شەرعەکەش لەسەروی هەموو کەسێک و لەسەر خەلیفەوەیە. لەبەرەوە ئێمە لە ئیسلاما مەشروعێکی حەزاری متکامل، حەزاریش بە معنى سەخیفە ناکە لە حەزارەتی ڕەسمالیەتەوەیە وەحشە دروست بووە پێڵێ سەرمایەداری. لە ئیسلامە کەس مافی ئەوەی نییە بڕۆ بە دوای ماڵی یەکێکی ترە ئەو لە ژوورە شەرا بەخواتەوە چ عیلاقی بە تۆ هەیە؟ تۆ هەتکی ماڵەکەی ناکەی بڕۆ جاسوسی لەسەر بکەی، چ جاوێ ئەجزەی مخابراتی لەسەردانی. ئەمەی دەوڵەتان دروستیان کردووە، دەوڵەت نییە، ئەمە غۆلە غۆل. یعنی تۆ لە هەر شوێنە کۆڕی کابرا لەم نەرویجە یەکە ڕقم سیارەکەی لێدا ئەزانە چەندی زەریبە داوە بۆچی نەیداوە. کاکە ئیسلام چۆن ئەمانە قبوڵەکە؟ دوای ئیسلام اعتیمادەکە سەر مجتەمەعی مەدەنی، مجتەمەعی مەدەنی کە لە زمانی کۆنا بڵێن قازی و مفتی و مەلا و ئەمانە گرتویانە، ئەمانە دێن قەزایەکان کۆکەنەوە. ئێستا لە کوردستانە مەلا خراوتە گۆشە و کەنارێکەوە یەکیشی تراتۆتە پێشەوە هەر دەربارەی سبنسر و دۆرکایی ئەمانەی خوێندووە لە جامعەیەکی فاشل بێڵن قسمی اجتیماع و هاتووە مەباحث اجتیماعی، وەڵام ئەمە تەلاق چاگەکاتەوە بابە هەرچی باحث اجتیماعی کوردستان هێکۆی کردووە ناکاتە مەلایەکی لادێ، مەلای لادێ لەگەڵ خەڵکەکەیاژی باحث اجتیماعیەکی ئەفەندی هاتووە لە وڵا ئێمە بەدیلی دینەکەین. ئەمە ئەزمەی ئەوروپای خەڵک گوازێتەوە بۆ کوردستان. وەختە دەوڵەتی ئیمپراتۆریەتی کاتۆلیکی ڕووخا بوو بە 13 وڵاتی قەومی، یەکێ لەو ئەزمانەی کە تووشیان بوو سیاسیە، فکریە، ئەخلاقیە، خێزانە، چاکبوونەوەی خێزان، دروستکردنی خێزان، ئەنجا مەسەلەی پارە و سەرمایەداری و بانق و ئەمانە هەمووی بوو بە ئەزمەی ئەم سەرمایەداران. ئێستا کوردستانی داماوی ئێمە ڕۆشنەکەی خۆشی بیرچۆتەوە فێری ئەوەش نەبووەکو مەل بفڕێ. ئێمە مەشروعێکی حەزاری واعی متەمەکن بە پشو درێژیش ئێمە پەلەمان لێی چییە؟ چەکدارە بین لەبەرەوە ناک خەڵک بکوژی، چەکدارە بین بۆی خەڵک نەمان کوژێ، چەکدار نابین لەوەی خەڵک بتۆقینین وەرە مسلمانەتێکە وەرگرە وەریگرە وەری نەگرە خوای گەورە فەرمێ إن اليهود والنصارى والمجوس هەموو ئەوانە کۆ کاتەوە لە خوای گەورە محاسبەیانەکە لە قیامەت. ئێستا تۆ خۆت ئێمە کەمینەین ڕێگەمان پێنادەن ڕای خۆمان دەربڕین ئەگەر ئێوە بێنە سەر حکم یاخود ئەگەر ئەو بیرۆکەی تۆ سەر بێتە سەر حکم، ئایا هیچ کەسێکە بێ بچێتە جێی تۆ؟ هیچ کەسێکە بێ کە نەتوانێت ڕێی خۆی دەبڕێت؟ نا مەوزە جارە ئەکسەر لە کەمینە زۆرینە نییە، چونکە خەڵک هەموو کەسێ حڕە بە خۆی بە تاکی خۆی. حەلاج کە لە تاریخا مەشهورە ئەیوو ئەم جوبەیە غەیری خوایتیانە، من و خوا بووین بە یەک، من ئەوەندەم خوا خۆش ویست و خوا هاتۆتە ناو جستەی منەوە منیش چوومەتە هی خواوە. محاکەمەکەی 7 ساڵ و نیوی برد، 7 ساڵ و نیوش دا نەنا لە زیندانە برزێ حڕە و دێو ئەڕوا، بەڵام محاکەمە ژەکرێ 21 سەر مەزهەبی ئیمزایان کرد کە کوشتنی جایز. ئەمە نمونەی قەزاوەت کابرا منتەهای حڕێتی خۆیەتی هەرش ڕاوەڵێ من خوایەکمان کرد کە پێڵێن حلول. ئاوا خەڵک محاسەباکرێتەوە لەسەری. تۆ متەئەسیر بووی بە مارکز، تۆ لە ژیانێکە ژیاوی لە مناڵی تۆ کە هێناوتە لە تەبەقەیەکی کادیحەوە چەوساوە پەروەردە بووی، ئەوەی پێی متەئەسر بووی ئەم بانگەوازەیە. چۆن من نەتوانم یەکسەر بێمە سەری تۆ بڵێم بۆچی ناڵێ لا إله إلا الله ئەڵێ لا إله والحياة مادة؟ تۆش بۆ منەڵێت تۆ کاکە ئەی تۆ بۆ ئەڵێ لا إله إلا الله کە خوا نییە؟ ئەبێ ئەو ئازادیە بە تۆش بدەم هەتاکو من خۆم اینجا ئازادی نقطەیەکی زۆر گەورە و جەوهەری. ئەوە قسەیەکیش نییە ئێستا بیکەین، ئەوە قسەیە کە سەید قوتب ڕەحمەتی خوای لەوێ لەسەری مردووە لەسەری کوژراوە ئیعدام کراوە. ئێمە سەلەفی توندڕەوین وەکو خەڵک وەسفمانەکە لە دایرەی خۆمان توندڕەوە. من لە دایرەی خۆم ئیجازە بە خۆم نادەم توندڕەوێت یەکەی خۆم بێمە سەر تۆ.
من لەگەڵ مەدخەلی و سۆفی و ئیخوان و فلان و فیسار ئەمانە هەموو اختلافمانە بەس هەموو دایرەی ئیمانە لەگەڵ لە دایرەی کوفرەکەش ترازە خۆ تۆ کوفری مسالیمیشت پێ بە من ناتوانم هیچ بەرامبەر تۆ بکەم کە بوو بە کوفری محاربە و کاتە وەکو ڕامسفیلدی لێتی یعنی ڕامسفیلد یەک دایرن یەک بازنە ئەویان هاتووە قورانەکەی لە بغڕێ باس و تاند و سەلیبی لەسەر ڕسم کردو ئەمیان هاتووە تفی لێ کردو لەسەر تەلەڤیزیۆنی نەرویجی بڵاوی کردو بەڵام ئێستا خۆت باسی ئازادی ڕادەربڕینی کرد ئەوەش ئازادی ڕادەربڕین نا ئەوە پێشێلکردنی قودسیەتی بەرامبەرەکەی ئازادی ڕادەربڕین سنووری هەیە بێگومان سنووری تۆ کۆتایی دەکە سنووری من دەست پێک سنووری من کۆتایی دەکە سنووری تۆ دەست پێکە سەیری کە پاپای فاتیکان ئەڵێ چی ئەڵێ کە تۆ جنێوەکەت بە من بە دایکی مندا ئەبێت چاوەڕێ بکەی بۆ کزە لە لوتێ بدەم بەڵام من حاشای جەنابەت تەبعان ئەگەر یەکێ جنێوی بە دایکمدا نەجنێوەکەشی پێدەم نەبۆ کز لە لوتی شێدەم بەڵام ئەگەر جنێوێکی بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و دەسەڵاتم هەبوو کە تەرێ لە ملیەدە بۆی بزانێ قەداسەتی و قیەمی ئێمە لە کوایە حدودی ئەو لە کووا کۆتایی پێدێ ئێمە لە ماڵە ئەژین دراوسەکەشمان ماڵی خۆی هەیە ئەوش سەربەستە لە ماڵی خۆیە بەس ئەو سەربەست نییە هەموو ڕۆژێ شتێک بکە بۆ گەنەکەی بێ بۆ ئێرە ئەو سەربەست نییە دەنگی مۆسیقاکەی ئەوەندە بەرزکاتێ ئێمە خەومان لێ نەکە ئەو سەربەست نییە هاوەنێک لەوێدانێ و بڵێ وەڵاقی چێک لە ماڵی خۆم دامناوە سنووری هەموو شتێک سنووری خۆیە ژنات ترافیک لایتیان دانانە